بەڕێزان بۆ ڕوونکردنێن زیاتر لەسەر بڕیارە وەزارەتە نەفتە عێراقی و ڕاگرتنە نەفتە کەرکووکێ کۆپڕەیە بوڕیە نەفتە هەرێمێ بۆ بەندەرێ جەیهانیە تورکی تێتە ڕەوانەکردن و کاریگەریە نوێ لەسەر پارێزگەها کەرکووکێن هەرسەرهێلا تەلەفۆنێ بەڕێز ڕێبوار تاڵەبانی سەرروکێ جواتە پارێزگەها کەرکووکێت گەرمەدا. کاک ڕێبوار شەو باش. شەو باش. کاک ڕێبوار وەک لە هەواڵەکەدا ئاماژەمان پێگرت کە زیاتر لە 2 هەفتەیە بە بڕیارێکی وەزارەتی نەوتی عێراق نەوتی کەرکووک ڕاگیرەوە بۆ بەندەری جەیهان. ئێوە وەکو ئەنجومەنی پارێزگا چه هەڵوێستێکتان هەبووەوە چه هەنگاوێکتان ناوە؟ دیارە ئەمە لە کێشە هەڵپەسراوەکانی بینی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادیە کە باسەکەی شاری کەرکووکەیدا دیارە ئێمە لە وەکو ئەنجومەن بەردەوام ئەو ڕخنەیەمان سەبار ئاراستەی حکوومەتی اتحادی کرد و وەزارەتی نەوت بە تایبەتی کە لە نووسراوەکانی پێچەوانەی هەڵوێستەکانێتی لە نووسراوەکان لەرەی هەماهەنگیەکەی بەداخەوە عادل عەبدولنادی کە هات ئەو پۆستەی وەرگرتەوە وەزارەتی وەرگرت بە نووسراوی فەرمی کە بێت هەر هەنگاوێک بنێت هەماهەنگی بکات لەگەڵ شاری کەرکووک، بەڵام بەداخەوە هەڵوێستی کە سەنوانێتی و نەوتەکەی بڕیاری دەرنەکردووە فەرمانی دەرنەچوونی نەوت بەرەو مینای جیهانی ڕاگیر کردووە. ئەوە بۆ تەمای ئەوەی تەبان زۆرێ بگەێنێ بە ئەنجومەن و بە شارەکە لە بواری ئەو بودجەی کە تەنەخانەکرێت تەحقیقاتی پەترۆلیان واتە ئەو مانایە. ئێمە پێشووتریش بەردەوام ئەوە وتمانە بێ سیاسەتی نەوتی و چالاکی نەوتیەکان ئەبێ بە هەماهەنگی بکردێ، بەڵام نە شارستانی پێشووتر نە عادل عەبدولمادیش نازانین عێراق بەرەو کێشە چێت لە وەزارەتە تازەکانی کە حکوومەتی تەکنۆکراتەکەی عەبادی ئامادەی کردووە. لە ئێستاە کاک ڕێبوار هەڵوێستی ئەنجومەنی پارێزگا چییە لەسەر ئەم بڕیارە؟ ئێمە ناڕازین طبعاً چونکە ئێمە پشتگیری ئیدارەشەکەین و بێت ئەو ئیستحقاقی پترۆدەرمان هەیە ئێمە لە دەرکردنی نەوت بەرەو مینای جیهان بەڕاگیرکردنی طبعاً ئەمە زیان دەبەخشێت. ئێمە هەڵوێستەکەمانەوەتانە بێت تازووە ئەمری فەرمانی دەرچوونی نەوت بکردێ و ئەو کێشانەی کە ماوەتەوە لە بینی حکوومەتی هەرێمی حکوومەتی اتحادی بە زووترین کات چارەسەر بکردێت. بەڵێ حکوومەتی عێراق ئەم بڕیارە بچیە گەڕێنێتەوە چ وەڵامێکتان وەرگرتووە لە وەزارەتی نەوتی عێراق؟ ئێستا عێراق لە بارودۆخێکی زۆر خراپە، ناجێکی دەراتانەگاتان لێ حکوومەتێکی تەکنۆکراتی تازە بۆ حسابی کە ئێستا ئامادەی کردووە حکوومەتەکەی عەبادی وەزارەتی نەوتی شتێکی لە وەزارەتانەی کە گۆڕانکاری بەسەرێ جا لەبەرەوە ئێستاکە لە بارودۆخێکی ناجێکی لەو هیچ گفتوگۆیەک نییە لە بابەتانەوە. پەرلەمانی عێراقیش بەکوت لە کوردستانەکانیشەوە مەشغولی ئەو حکوومەتە تازە لە دانوستان لەگەڵ سەرۆکۆتیران دکتۆر عەبادی جا لەم کاتەیە ئەویش بە فرسەتیان زانیوە ئەم فەرمانی دەرکردووە و نەوتی ڕاگیر کردووە. بەڵێ ئێوە وەکو ئەنجومەن لەگەڵ حکوومەتی هەرێمە ینی ناتوانین هیچ هەماهەنگیەک بکەن یان ڕێککەوتنێک بکەن بەبێ ئەوەی بەغدا بڕیار بدات؟ والله طبعا ئێمە ئەوە طبعا بێت لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک باس بکردرێت و ئێمە پێشووتر کە میوانداری پارێزگارمان کردبوو کە دەسەڵاتی ئەومانداپی کە مفاوضات و گفتوگۆ بکە لەگەڵ حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێم هەنگاوێکی باش هاتە پێشەوە لەگەڵ حکوومەتی هەرێم بەو مانایی کە تاسە 20 ملیۆن دلار لە استحقاقاتی پێشووتر ئاراستەی بەنقی کوردستانی حکوومەتی هەرێم کراوە و هەنگاوی زۆریشمان نەقڵکێتە سەر حکوومەتی اتحادی و سودی لۆرگین لە پارێزگای کردکۆ، بەڵام بەداخەوە لەوەش عەرقەلە و بەربەستێکی زۆریان دروست کردووە کە ئێستاکە خۆی ماوەتەوە ئەو پارەیەش تەودیعی بەرخی کوردستان کراوە. ئەو ڕیسا بە حکوومەتی عەبادی ئەگەر ناتوانێت ئیداری نەوتکە لەگەڵ وەزارەتەکەی ئەو ئێمە وەکات ناتوانین لەگەڵ حکوومەتی هەرێم هەماهەنگیەکی باش بکەین و ئەو نەوتەی کە ملکی هەموو تاکێکی عێراقیت لە مادەی 111 دەستوور هەماهەنگیەکە لەباتەوەی لەگەڵ حکوومەتی اتحادی و لەگەڵ حکوومەتی هەرێم بێت، بەڵام بەتاکو ئێستاکە نەڵەڕووی سیاسی و نەڵەڕووی ئیداری ئەو هەوڵەتیان نەداوە ئەو بە شاری کەرکووک بۆی ئەوەی دارستانە بکەین. بەڵێ ینی تا ئەو کاتێک کە حکوومەتی عەبادی یەکلا ئەبێتەوە ئێوە ناتوانن ینی هیچ چارەسەرێک بدۆزنەوە لەگەڵ حکوومەتی هەرێم یاخود لەگەڵ بەغدا؟ نازانم چونکە ئەمانە هەمی بە یاسا بێنێک بخدێن لەبەر ئەوەی کە قانونی نەوت و غازی دەرنەچووە یاسای نەوت و غاز هەتاکوم ئێستاکە ئەو دەسەڵاتی وەزارەتی نەوتی حکوومەتی اتحادیە. بەڵێ هەڵوێستی حکوومەتی هەرێم چووە چونکە لەم بینە ڕەنگە حکوومەتی هەرێمیش ڕەنگە جوورە ڕێککەوتنێک لەگەڵ هەم ئەنجومەنی پارێزگار هەم لەگەڵ حکوومەتی بەغاشە بێ، ینی لێرە هەڵوێستی حکوومەتی هەرێم چییە؟ حکوومەتی هەرێم چه هەنگاوێکی ناوە؟
کە من لەگەڵ حکوومەتی هەرێم هەنگاوی باشوونەتە پێشەوە و دانوستانی زۆر کراوە و ئازام بە 6 مانگ بۆ 8 مانگ ئێمە بەردەوام لەڕێی دامەری پارێزگارەوە لژنەیەکیشمان تەشکیل کرد و خۆشمان لەگەڵ لژنەی وزە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و کۆبوونەوەیەکی هاوبەشمان کرد لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان. ئێمە هەموو ئامادە باشەیی لایەنی ئێمە و لایەنی حکوومەتی هەرێم هەیە. هەر لە کاتێکە ئەم حکوومەتەی عێراقیەکە ئیلتیزام نەکرا بە دەستور، ئەو کاتێ ئێمە هاوێتی خۆمان بێ لە سیاسەتی نەوتی و چالاکێنەوتەکان لە سنووری حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا پێشمەرگە ئەیپارێزێت بە کەرکووکیشەوە تا هەموو ئەو ناوچانە کوردستانیانی دەروی هەرێمی کوردستان. بەڵێ کاک ڕێبا جگە لەو پارەی پەترۆ دۆلار بە پێی بڕیار کە پەترۆ دۆلار بۆ کەرکووک ئەنێرن، جگە لەوە یانی هیچ زیانێکی تری ئابووری بەر کەرکووک ئەکەوێ؟ نەخێر، ئێمە ئەوە بەس مستحقاتی پەترۆ دۆلارە بۆ بودجەیەکە بەکاری هێنین بۆ ئاوادانکردنەوە شاری کەرکووک. باخەکەی تری کە بە خەزینەی دەوڵەتەوە ئەوە موچەی فەرمانبەرانی پێدێت ئەتاکو مستاکە کێشەمان لێ لە موچە چونکە بە بەردەوامی لە بەڕێ کوپێکیش موچەی هەوڵاتیان گەشتۆتە شاری کەرکووک. بەڵێ ئەو ناوتەی کەرکووک کە بەڕێی هەرێمی کوردستان ئەفرۆشرێ، یعنی پارەکەی ئەچێتە خەزینەی بەغدا یان خەزینەی هەرێمی کوردستان؟ وەکوتمان تا 24/6/2015 شەریکەی سۆمۆ تەسویقی کرد، ئەو کاتە ئەچێ خەزینەی دەوڵەتەوە. ئێمەش لە کۆبوونەوەکانمان لەگەڵ دکتۆر عەبادیە لە دەستەی باڵای هەماهەنگی کە ئێمە دوو مانگجارێک کۆبینەوە کە دێتی بە قەرز لەسەر حکوومەتی اتحادی کە بیداتەوە شاری کەرکووک بە پێی یاسای دستوریەکی ماکرا. لەدوای ئەو مێژووە واتە دوای 24/6/2015 ئێمە ئەو هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێم کراوە وەڵا لەگەڵ ئەوانیشەوە ئەبێ ئستحقاقاتی پەترۆ دۆلار بە شاری کەرکووک بدرێت. بەڵێ کاک ڕێبوار، یعنی جگە لە بواری ئابووری، لە بواری ناوت، لە زۆر بواری تریشە، لە بواری ئەمنی، لە بواری بڵێن بودجە، هەموو شتێکەوە کەرکووک لە نێوان هەرێم و بەغدا بووتە قوربانی. ئێوە وەکو ئەنجومەنی پارێزگا یعنی هیچ بیرێکتان لەوە نەکردوتەوە کە هەنگاوێکی تر بنێن، یعنی لەوە زیاتر کەرکووک نەبێتە قوربانی ململانەی نێوان هەرێم و بەغدا؟ والله بتأكيد ئێمە ئەوە ئەو کۆلەی خەمێکی بەردەوامی بڵێن حزب سیاسی کوردستانەکانی شاری کەرکووکە بە دەرەجەیەک بەڵام ئێستاکە کۆلەی ئەو کەرکووک و ئایندەی کەرکووک بەس ئێمە لە عیبی ئەساسیین تایە حکوومەتی هەرێمیشی تایە حکوومەتی اتحادی و جاوە دەوڵەتە دراوسەکان و نێودەوڵەتەکانیش بەشداری تیاکەن. وێم چارەسەری کەرکووک مادەی 130 دەستنیشانی کرد لە دەستور غێری ئەو ڕێگایمان نییە. ئەو ئەگەر دەستور هەڵوەشێدرێتەوە ئەو کاتە هەموو پارێزگار بۆ خۆی بریاری خۆیدا یان بەگەرانە بۆ هەرێمی کوردستان یانش هەر هەڵوێتێکی تر لە کاتی خۆی ئالانەکردێت. بەڵێ کاک ڕێبوار، زۆر ئەوەی کە زانیاریمان هەبێ هەندێک لە بەڕێوەبەرەتیەکان یاخود هەندێک لە بارەگەکان لە هەتا حکومیەکانیش لە کەرکووک بە بڕیاری هەرێمی کوردستان ینی بەڕێوە چەند لە ڕووی یاساییشەوە سەر بە حکوومەتی فیدرالین، یان لەم بەینایە ینی چۆن تەعاملەکەن هەم لەگەڵ هەرێم هەم لەگەڵ بەغدا لەگەڵ بڕیارەکان لەگەڵ یاساکان؟ ئێمە هەڵبەتە بەڕێوەبەرەتی پەروەردەی بەشی کوردی لە کەرکووک بەشێکە لە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئاسایشی هەردوو لا کردو ئاسایشەیە لە شاری کەرکووک ئەمان لە حکوومەتی هەرێمەوە کۆمەکە کردێت. بەڵام هەموو دەستگاکانی تر لەسەر حکوومەتی اتحادی تاکو مستاکار ماوەتەوە چونکە نەقڵ نەکراوەتە سەر حکوومەتی اتحادی بە نەچۆتە ضمنی مؤسسەیەکی ڕسمی حکوومەتی فیدرالی و هەروە شتا تاکەمانەوە. بەڵام لەسەر ئەرسی واقع ئەوانەی کە سەر بە حکوومەتی فیدرالیشن هەر زیاتر بە بڕیارەکانی حکوومەتی هەرێم ینی کارەکەن. نەخێر چونکە ئەوان ناتوانن پێچوانی حکوومەتی اتحادی بن چونکە موچەکەیان لە حکوومەتی اتحادی وەک کاتێک بە پێچوانی فەرمانەکانی حکوومەتی اتحادی بدرن طبعا سزادرن لەلایەنی حکوومەتی اتحادی وەلەو بابەتەشەوەی زۆرمان هەیە ئەوتا بەڕێوەبەری گشتی پۆلیس و بەڕێوەبەری گشتی تەندروستی و پێشووتر چەند بەڕێوەبەرەتیە کە لە حکوومەتی اتحادیەوە فەرمانێکیان بۆ دەرچوو ئیداری گۆشمان نەبوو ڕەتیکردنەوە. بەڵێ کاک ڕێبوار، وەک ئەزان کە ماوەی 2 ساڵە زیاتر قەیرانێکی تونت هەرێمی کوردستان و عێراق بەگشتی گرتوتەوە، ماوەیەکی زۆریشە کە بودجەی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە بڕاوە، بودجەی کەرکووک ینی وەکو پارێزەکانی تری عێراق لەلایەن بەغداوە ینی بە تەواوەتی ئەنێرن؟ بەڵێ تاکوم هیچ کێشێکمانە لە بواری موچەوە هەمومان یەک لە کاتوسناتی خۆیانەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ڕێبوار تاڵەبانی سەرروکێ جڤاتە پارێزگەها کەرکووک بۆ وان ڕوونکردن